کە بەڕاستی لە ساڵی 2014ەوە مانگی نۆ پاشەکەوتی موچەی ئەعلان کراوە بە کۆمەڵێ بابەتی جۆرا و جۆر بەپێی ئەوەی کە بڵاو کراوەتەوە ئەم سیستەمە سەرمایه‌دارە بۆتە تەواوی گرفت بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی چینی موچەخۆر. چینی موچەخۆر پێک هاتووە لە مامۆستا و فەرمانبەر. بەڕێزان ئێمە هەمومان ئەزانین حکوومەتی هەرێمی کوردستان بە یاسا بە سیستەم خەڵکی کردو بە دوو چینەوە لە سیستەمی سەرمایه‌داریات دوو چین هەیە، چینێکیان پێڵێن هەموو شتێکی هەیە، چینەکەی تر هیچی نییە. فەرمانبەر و مامۆستا ئەرک و مافی هەیە، ئەرکەکانی بەرامبەر بە حکوومەت و کۆمەڵگا ڕێک خستووە، بەڵام مافەکانی بۆ دابین ناکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. وەزیری خوێندنی باڵا ئاگای لێ نییە کە زانکۆی سلێمانی موچەی مانگی سەی وەرنەگرتووە، موچەی مانگی چواری وەرنەگرتووە. دوای قەراریان داوە کە بڵێن وەزارەتی دارایی ئەم شەو ڕایگەیاندووە موچە وەستێنراوە تاوەکو دوای جەژن دەبێتە سێمان کە موچە نەدراوە و زائیدەن 22 موچەی بە کاملی خواردە حکوومەتی هەرێمی کوردستان، 36 چارەکە موچەی لایە لە مانگی یەکی ساڵی 2014ەوە پلە بەرزکردنەوەی بە ڕێژەیەکی نایاسایی وەستانوە، چونکە فەرمانبەر ئەرکی خۆی جێبەجێ کردو بە دڵسۆزی. لە زانکۆی سلێمانی زۆر خەڵکی دڵسۆز و جوان هەیە لە دەستەی سەرۆکایەتیەوە تاوەکو کارگوزارێکی ئاسایی زۆر بە جوانی و بە ڕێکوپێکی دەوامی خۆی کردووە بە سەرما بە گەرما بە قەیرانی دارایی بە پڕۆسەی بایکۆت و بە کەرەنتینە و بە شەڕی داعش هەمووی خزمەتی ئەم وڵاتەی کردووە. ئێمەش بەرپرسین مامۆستا بە قەڵەمەکەی خزمەتی کردووە، فەرمانبەر لە ئیداری وێچەکە خزمەتی کردووە، پێشمەرگە بە خوێنی بە ئەم وڵاتەی پاراستووە، بەڵام ناکرێت داهاتی ئەم وڵاتە بۆ چەند کەسێکی معەیەن بێ.